بەڵێ جەلالم کاتت باش دوو ڕۆژە هەولێر دیدار و کۆبوونەوە بەخۆیەوە دەبینێت دوای ئەوەی دوێنێ وەزیری دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران گەیشتە هەولێر لێرە لەگەڵ سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان و سەرۆکی ئەنجومەنی وەزیران و هەردووها هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش کۆبەوە دیارە ئەمڕۆژ بەرهەم ساڵح سەرۆک کۆماری عێراق بڕیارە نزیک کاتژمێر 4 بگاتە فڕۆکەخانەی دەوڵەتی هەولێر لەلایەن نێچیروان بارزانی پێشوازی لێ بکرێت سەردانەکەی سەرۆک کۆماری عێراق مەبەستی سیاسی هەم مەبەستی پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدایە دوای ئەوەی کە بودجەی عێراق پەسەند کرا پشتی هەرێمی کوردستان دیاری کرا ئەمانە تەوەری گفتوگۆکان دەبناخۆ پەیوەندەکانی هەرێم و بەغدا لە داهاتوو چۆن دەبێت ئەو ڕێکەوتنەی لە نێوان هەرێم و بەغدا کراوە چۆن دەچێتە بواری جێبەجێکردن دیارە سێ هەفتە پێش ئێستا بە هەمان شێوە نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان چووە بەغدا لەگەڵ هەرسێ سەرۆکایەتێکە سەرۆکی پەرلەمان سەرۆکی کۆمار هەروە سەرۆک وەزیران کۆبوونەوەی کرد کۆمەڵێک دیدار و گفتوگۆی هەبوو و ئەم دیدارە و سەردانەی بەرهەم ساڵح سەرۆک کۆماری عێراق لە دوای دەست بەکاربوونی وەکو سەرۆک کۆمار دووەمجارە سەردانی هەرێمی کوردستان دەکا بە شێوەی فەرمی و دێتە هەولێر دیارە پێشووتریش لە کاتی دەست بەکاربوونی وەکو سەرۆکی هەرێمی کوردستان نێچیروان بارزانی لە کاتی سوێند خواردنی بەرهەم ساڵح هاتە شاری هەولێر و لێرە بەشداری لە مەراسیمی سوێند خواردنی نێچیروان بارزانی کرد ئەوەی هەیە کە دوای گەیشتنی ئەمڕۆی کە دووەم سەردانیەتی بۆ هەرێم بە شێوەیەکی فەرمی بەرهەم ساڵە چەندیدار و کۆبوونەوەیەک بکات تایبەت وەک باسم کرد پەیوەندە سیاسی و دیبلۆماسیەکان لە نێوان هەرێم و بەغدا بۆ ئەوی بتوانن لە داهاتوو کاری باشتر بکەن بە تایبەت لەوەی کە لە ماوەی ڕابردوو دوای ئەوەی کە مشتومڕێکی زۆر لە نێوان هەرێم و بەغدا دروست بوو بەهۆی ڕێگنەکەوتنیان لەسەر ڕێکەوتن لەسەر بودجەی عێراق و پشتی هەرێمی کوردستان بەڵام دوای چەندین کۆبوونەوە دواتر گەیشتنە دەرەنجامێک و ئەنجامی کۆتایی ڕاگەیەندرا بەڵام ئەوەی گرینگە بۆ هەرێمی کوردستان و بۆ موچەخۆران و بۆ هاوڵاتیەکانی ئەوەیە کە ناوەڕۆکی ڕێکەوتنەکەی نێوان هەرێم و بەغدا دەرەنجامێک و شتێکی وەک دەڵێن لێشین بێت بۆیە ئەمڕۆ ئەو سەردانەی بەرهەم ساڵح بۆ لای لە بەرپرسانی هەرێمی کوردستان و کۆبوونەوە لەگەڵیان دەکرێت ئەو داواکاریەکان یاخود ئەو ڕێکەوتنی کە لە نێوان هەرێم و بەغدا هەیە دەرەنجامەکان بۆ ڕاگەشتی ڕوون بکرێتەوە هەروەها نیەتی هەرێمی کوردستان و هەروەها ئەو کێشانەی کە لە نێوان هەرێم و بەغدا هەبووە بۆ بەرهەم ساڵح بخرێتە ڕوو وەک باسیشم کرد دیارە لە ماوەی ڕابردوو سێ هەفتە بەر لە ئێستا بە هەمان شێوە نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانی سەردانی بەغدای کرد و کۆمەڵێک دیدار و کۆبوونەوەشی کرد ئەو کات بەڵێ بڕخانە هەولێرێ بمینە دەمێن بێدا بزانە بە ئەوەی کەنگی بگەهام